کاریگەری نەرێنی ئەبێت و چکە ئەبێتە هۆی داخستنی فڕۆکەخانەکان و وەستاندنی گەشتە ئاسمانیەکان. بەڵام زۆر کاتیش ماڵاوند بووە، یعنی ئەکرێ 5 تا 7 کیلۆمەتر بوو بێ. هەنێک کاتیش خۆڵبارینێکی تەنێکی یاسوک بووە و بواری بینین 8 تا 9 کیلۆمەتر بووە. بەڵێ کاک جەوهەر لە حاڵەتی ئاساییدا خێرایی با چەند بێت ئەبێتە هۆی ئەوەی کە ئەو تۆز و خۆڵە بەرز بێتەوە لە زەوی؟ بەڵێ ئاماژەم پێکرد گەردەلوولی لەمین یا گەردەلوولی تۆز لای ئێمە ڕوونادا خێرایی بایەکە ئەبێ زیاتر بێ لە 12 متر پێر سەکەند. بەڵام هەنێ حاڵەتی تر لای ئێمە ڕوو ئەدا کە طبعا ئەو حاڵەتەکە ڕوونادا لە ئێمە بەهۆی ئەوەیە زەوی خاکەکەمان پتەوە، ئەو باە توانای ئەوەی نییە کە ئەو تەپڵتۆزی خاکەکە بە یەکجاری بەرز بکاتەوە بۆ ئاستێکی بەرز. بەڵام حاڵەتێکی ترمان هەیە کە ئێمە پێ ئەڵین ڕایزین دەست بەرزبوونەوەی تەپڵتۆز و خۆڵ، ئەویش لەو حاڵەتانەیە کە خێرایی بالای ئێمە ئەگاتە 8 متر پێر سەکەند و سەروتر بەتابەتی ڕۆژانی ڕەشەبا تەپڵتۆز و خۆڵ بەرزەکاتەوە، بەڵام چەند مترێکی کەم و ئەمیان پێی ناڵێن گەردەلوول، تەنها پێی ئەوترێ بەرزبوونەوەی تەپڵتۆز یا ڕایزین دەست. باشە کاک جەوهەر، ئەم دیاردەی خۆڵبارینە زیاتر لە وەرزە گەرمەکانە دروستە بێ، ئەوەی ئێمەی هاوڵاتی هەستی پێکەی زیاتر لەگەڵ بەرزبوونەوەی پلەکانی گەرمای خو نەمانی ڕێژەی بارانبارینە ئەم حاڵەتانە دروستە بێ. تەنها لە وەرزە گەرمەکانە دروستە بێ یاخود لە وەرزە گوازراوەکان دەواتە لە کاتێکا لە بەهارە کە پێ دەنێنە بڵێ کۆتایی بەهار بۆ سەرەتای هاوین و لە کۆتایی هاوین بۆ سەرەتای پاییز؟ بەڵێ بێگومان بە زۆری خۆڵبارینەکان لە وەرزە گوازراوەکانەوە بڵین ئەوش بە هۆکاری ئەوەی کە ناوچەکانی ئێمە لە وەرزە ساردەکانتە ئەکەوێتە ژێر کاریگەری بەرزە پەستانی سیبری، هەروەها لە وەرزە گەرمەکانی شازیاتر ئەکەوێتە کاریگەری ژێر کاریگەری نزمە پەستانی هیندی وەرزی. لە ئەنجامی ئەم گۆڕانە لە بەرز و نزمی پەستانی هەوادا ئەبێتە هۆی دروستبوونی ئەو بابەهێزە و بەرزبوونەوەی تۆز و خۆڵ و لەم و ڕوودانی گەردەلوولی تۆز و لەمین. بەڵێ باشە کاک جەوهەر، کەمی ڕێژەی بارانبارین، وشکە ساڵی، کەمی ڕێژەی سەوزایی، ئەمانە هیچ کاریگەریەکی هەیە لەسەر ئەوەی کە دیاردەی خۆڵبارین لە ناوچەیەک و بۆ ناوچەیەکی تر کەم و زیاد بکات؟ بەڵێ بەنسبەت ئەو شوێنەی کە لێەوە گەردەلوولەکەی لێوە هەڵەکە هۆکاری سەرەکی وتمان هەڵکردنی بایەکی بەهێزە، هەروەها خاکەکەی فشەڵە، بەشی سەرەوەی خاکەکەی ئەکرێ بڵێن بە شوەیەکی پوراوە یا بڵێن ورد بووە، ئیتر بەهۆی چالاکی مرۆڤەوە بێ بەهۆی وشکە ساڵیەوە بێ و کەم بارانی بێ، بێگومان کاریگەری سەرەکیەکان ئەوانن. بەڵێ لێدانی بیر و کەمبوونەوەی ئاویژەرز هیچ کاریگەری هەیە؟ ساڵانەی بەنسبەت گەردەلوولی خۆڵبارینەوە نەخێر پەیوەندی نییە بە ئاوی ژێرزەویەوە. ئاوی ژێرزەوی ئەکرێ ڕاستەوخۆ بڵێن پەیوەندی هەیە بە زۆر بارین یا ڕێژەی بارین لەو ساڵەدا، هەر ساڵێ ڕێژەی بارین زۆر بێت لەسەر و نۆرماڵەوە بێ، ئاستی ئاوی ژێرزەویش بەرزەبێتەوە بەکەچوانەوە ساڵانش کە باران کەمە ئەبێتە هۆی دابەزینی ئاستی ئاوی ژێرزەوی. بەڵێ مەبەستەکەی من زیاتر بۆ هەرێمی کوردستان بوو کاک جەوهەر، هەڵبەت ئەوەی کە دەبینین ئێستا ژمارەی زۆر بیر لێ دەدرێ لە گەڕەکەکاندا یاخود لە گوندەکاندا. ئەمە هیچ کاریگەریەکی هەیە لەسەر ئەوەی کە هەڵبەت کاریگەری بێ لەسەر کەمبوونەوەی ئاوی ژێرزەوی؟ ئەگەر ئێمە باز لە کوردستان بکەین ئەم لێدانی بیر و ئەم کەمبوونەوەی ئاوی ژێرزەوی هیچ کاریگەریەکی دەبێت لەسەر دیاردەی خۆڵبارین بە دیاریکراوی لە سنووری هەرێمی کوردستاندا؟ بێگومان هەڵکەندنی بیر و دەرهێنانی ئاوی ژێرزەوی بە هەر جۆرێک بێ کاریگەری هەیە لەسەر کەمبوونەوەی ئاستی ئاوی ژێرزەوی یا دابەزینی ئاستی ئاوی ژێرزەوی.
بەڵام بەنسبەت خۆڵبارینەوە هیچ کاریگەریەکی نابێت چونکە سەرچاوی خۆڵبارینەکان لە ناوچەکانی خۆمانەوە نییە وەک پێشتر ئاماژەمان پێکرد لە باکووری ئەفریقا نیمچە دوورگەی عەرەبی باشوور و خۆرئاوای عێراقەوە زیاتر خۆڵبارینەکان بۆمان دێن. بەڵێ ئەو گۆڕانکاریانەی کەشوهەوا بەرزبوونەوەی پلەکانی گەرمی بەرگە هەوا بەرزبوونەوەی پلەکانی گەرمی گۆی زەوی کە لە ماوەی 100 ساڵی ڕابردوودا پلەکانی گەرمی گۆی زەوی 15 پلە بووە بەڵام ئێستا بۆتە 16 پلە و نیو کە ئەگەر هەیە بۆ 50 ساڵی داهاتوو بگاتە 17 پلەواتە 2 پلەی تر گۆی زەوی پلەی گەرمی بەرز دەبێتەوە. هەموو ئەم گۆڕانکاریانەی کەشوهەوا کاریگەری ڕاستەوخۆی دەبێت یان بڵێ دەتوانین بڵێ سەرچاوی سەرێکی دروستبوونی ئەم دیاردەی خۆڵبارینەیە بە گشتی لە جیهاندا؟ بەڵێ بێگومان گۆڕانکاری کەشوهەوا لەوەی کە جنابەت باس ئاماژەت پێدا لە بەرزبوونەوەی پلەی گەرمی لە کەمبارین و شکە ساڵی ئەمانە کاریگەری هەیە لەسەر زیادبوونی گەردەلوولی تۆز یا گەردەلوولی لمین. بەڵام ئەکرێ بڵێن بە ڕێژەی لە 125 کە کاریگەریەکان بڵێن بەهۆی چالاکی مرۆییەکانەوەیە لە 175 تری بەهۆی هۆکاری سروشتی یا گۆڕانکارەکانی ئاو هەوایە لە جیهاندا. جا هەر پێم خۆشە کاکجەوەر باسێک لە کاریگەریەکانیشی بکەی ئەوەی کە من لە پێشێکەکە ئاماژەم پێداوتم کاریگەری لەسەر ژینگە هەیە بەڵام من وردم نەکردەوە کە کاریگەریەکانی لەسەر ژینگە چی دەبێت گەر بەڕێستان ورتر باسی بکەن کە لە ڕووی ژینگەیەوە دیاردەی خۆڵباری چی کاریگەریەکی دەبێت؟ بەڵێ بێگومان کاریگەری ڕاستەوخۆی ئەبێت چکە ئەو تەپوو تۆزە خۆڵە ئەکەوێتە ناو بەرگە هەوای زەویە و هەر هیچ نەبێت دیمەنی ناوچەکە بە شوەیەکی ناشرین ئەکاو مرۆڤ تا حەدێ ئەو ڕۆژانێک کە خۆڵبارینە تووشی نیمچەکە ئابەیەکە بێ بە بینینی ئەو دیمەنانە و هەروەها لە ڕووی تەندروستیەوە کاریگەری نەرێنی هەیە بە تایبەتی بۆ نەخۆشیەکانی پێست بۆ چاو هەروەها بۆ ئەو کەسانەی کە ڕەبە و تەنگە نەفەسیان هەیە کاریگەریان لەسەر زیاترێت چونکە بەشێک لەو تەپوو تۆزە هەڵە مژرێت و ئەچێتە ناو سیەکانەوە. بێگومان ئەمە نەک بەنسبەت مرۆڤەوە بەنسبەت هەموو گیاندەبەرانەوە کاریگەری بە هەمان شێوەیە هەروەها بەنسبەت کشت و کاڵیشەوە ئەو تەپوو تۆز و خۆڵە ئەنیشێتە سەر گەڵای درەختەکان و بەمەش ڕێگرە بێت لە ڕوودانی کردانی ڕۆشنەپێکاتن و دواکەوتنی گەشەسەندنی ڕۆکەکان. بەڵێ جا باشە لە لایکی تریشەوە بڵێن کاریگەری ئابووری زۆر ئەبێ یانی بەڵێ بەڵێ باشە کاک جەوهەر وەک ئاماژەمان پێکرد پێشتریش لەو کاتانەیە کە تەپوو و تۆز و خۆڵبارینی چڕ ئەبێ ئەبێتە هۆی وەستاندنی گەشتە ئاسمانیەکان و هەروەها گەشتە زەمینیەکانیش یا هیچ نەبێ کاریگەری ئابووری بۆ نمونە هەنێ ناوچە بڵێن بەهۆی ئەوەی کە بڵێن ئەو وزە لە تیشکی خۆرەوە وەرئەگرێ ئەم تەپوو تۆز و خۆڵەش ئەنیشێنە سەر خەلایە شەمسیەکان و دیسانەوە ئەبێتە هۆی کەمکردنەوەی ئەو وزەش و زۆر کاریگەری تریش. بەڵێ جا باشە کاک جەوهەر لەم حاڵەتەدا ڕێگە چارەکان چی دەبێت یاخود هەنگاوەکان چی دەبێت لەسەر ئاستی تاک یا بڵێ ئێمەی هاوڵاتی تاک هیچ ئەرکێکی لەسەرە لەو ڕۆوانێ بتوانێت بیگرێتە بەر بۆی کە ڕوبەڕووی دیاردەی خۆڵبارین بینەوە لەسەر ئاستی حکوومەت و هەرێمی کوردستان لەسەر ئاستی عێراق و لەسەر ئاستی نێودەوڵەتی هەنگاوەکان و ڕێگە چارەکان چی دەبێت بۆی کە ڕێگری و ڕوبەڕووی ئەم دیاردەی خۆڵبارینە بینەوە؟ بەڵێ هەڵبەتە ڕێکارەکان ئەکرێ بڵێن ئەرکەکە زیاتر ئەرکێکی نێودەوڵەتیە بە ناوچەیەک یا بە دەوڵەتێ ناکرێ ئەبێ هەماهەنگیەکی نێودەوڵەتی هەبێ هەر بۆیە کۆمەڵی گشتینەتەوە یەکگرتووەکان لە ڕێکخراوەکانی WMO، WFP، FAO، UNDP هەموو ئەمانە ڕێککەوتون کە هاوپەیمانێتێکی نێودەوڵەتی دروستکەن بۆ ڕوبەڕووبوونەوەی ئەو دیاردەیە و هەر بۆیەش ئەو ڕۆژان بەو ناوە ناوناوە ڕۆژی جیهانی بەرەنگاربوونەوەی گەردەلوولی تۆز هەروەها گەردەلوولی لمین. طبعا ئەم هاوپەیمانێتە تاکو ئێستا 151 دەوڵەت بەشداری تێدا کردووە
کە کارەکانیان بریتە لە هەماهەنگیکردن لەگەڵ یەکتر، گۆڕینەوەی زانیاری پەیوەست بە گەردەلوولەکان لەگەڵ یەکترە، هەروەها پێشنیارکردنی ڕێکار و چارەسەرەکان و بەرزکردنەوەی بۆ ڕێکخراوی نەتەوە یەکگرتووەکان، هەموو ئەمانە و هەروەها هەماهەنگی بەتایبەتی لە نێوان ئەو دەوڵەتانەی زەرمەندن لەگەڵ ڕێکخراوی نەتەوە یەکگرتووەکان لەمڕۆ هەموو ئەمانە ڕێکاری نێودەوڵەتین جیرانەتە بەر بۆ ڕوبەرونەوەی ئەم دیاردەیە. لەسەر ئاستی عێراقیش ئەکرێ بڵێن لە مانگی یەکی ئەم ساڵە لە 28 یەکی 2023 بە هاوکاری ڕێکخراوی نەتەوە یەکگرتووەکان وەرکشۆپێک لە شاری بەسرە لەگەڵ بە هاوبەشی پارێزگای بەسرە لەگەڵ سندوقی کۆیتی بۆ پەرەپێدان بەسرا. ئەم وەرکشۆپە لە ڕێگەی ئەم وەرکشۆپەوە پرۆژەی ڕووبەڕبوونەوەی دیاردەکانی خۆڵبارین و گەردەلوولی لمین و گەردەلوولی تۆس هەروەها بە بیابانبوون ڕاگەیەندا کە لە ماوەی 4 ساڵی داهاتوودا ئەو پرۆژەیە جێبەجێ بکرێت. بەڵێ دەستەکانت خۆش بێ کاک جەوەر، زۆر زۆر سوپاس. ناوچەکەی خۆمان ئەبێ هاوکار بین. بەڵێ باش، ئەگە بە کورتی بێ سپاس دەکەم. ئەرکی ئێمەی هاوڵاتی وەکو تاک ئەتوانی چی بکەین؟ بەڵێ وەکو تاک ئەبێ هاوکاری دەوڵەتەکانمان بین و هەروەها ئەکرێت چەند ڕێنمایەکی خۆپارێزی بکەین بۆی کاریگەری خۆڵبارین لەسەر خۆمان کەم بکەینەوە، بەوەی کە لە کاتی ڕوودانی خۆڵبارینە کەمترین کات بچینە دەرەوە بە حاڵەتی زۆر پێویست نەبێ، دەرگا و پەنجێرەکانی ماڵەکانمان داخێن، لە سیارە بوون جامەکان داخێن، هەروەها کە چویشینە دەرەوە دەمامک یا پەڕۆیەکی تەڕ بەکاربێنین بۆی کەمترین بەرکەوتەمان هەبێ ڕاستەوخۆ لەگەڵ خۆڵبارینە. و هەروەها دوای تەواوبوونی خۆڵبارینەکە ئەکرێ بڵێن هەوڵ بین بۆ نەهێشتنی پاشماوی خۆڵبارینەکە ئیتر بە شۆردن و بە پاکردنەوەی دەوروبەرمان. بڵێ زۆر سپاس بۆ بەڕێز جەوهەر حەمەلا کە بەڕێزیان لێ پرسراوی کەش و هەوان لە کەشتناسی سلێمانی و بە شێوەیەکی ڕاستەوخۆ لە بەڕێبەرایەتیەوە لەگەڵ ئێمەدا ئامادە بوو. سپاس بۆ ئامادەبوون، سپاس بۆ تەواوی زانیاریەکانت. بڵێ دەچینە لای یەکێکتر لە بابەتەکانمان کە گۆڤاری ئارۆ ئیندێکسی